ناوی خوای گەورە سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کۆمپانیایکی بوارینەوە سکاڵایەکی نوێ لەسەر حکوومەتی هەرێم لە دادگای شانەی لەندەن تۆمار دەکات. کۆمپانیای دانیا سیتی سکاڵای لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دۆسیینەوت تۆمار کردو و داوای قەرەبووی 1 ملیار و 500 میلیۆن دلار لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات. بە میواندەرێک لە بەڕێزان بەهرۆز جعفەر سەرۆکی یونیڤەرسیتی مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمەتی و محەممەد حەسەن بەڕێوەبەری ناوەندی عێراقی بۆ لێکۆڵینەوە شیکارە سیاسیەکان تاو توێم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. سکاڵاکردنی کۆمپانیا نەوتەکان لە حکوومەتی هەرێم بەردەوامە و لەو چوارچێوەیەشدا کۆمپانیایەکی دیکەی بواری نەوت لە دادگایەکی لەندەن سکاڵا لەسەر حکوومەتی هەرێم و ئاشتی هەورامی تۆمار دەکات. ماڵپەڕی ئۆیل پرایس راپۆرتێکی لەژێر ناونیشانی ئەو پەڕی گەندەڵی بڵاو کردوتەوە و تێدا ئاماژە بۆ دەکات کۆمپانیای دیناستی ڕۆژی 14 مانگا لە دادگایەکی لەندەن بە تۆمەتی ڕێگری لە کارەکانی سکاڵای لەسەر حکوومەتی هەرێم و ئاشتی هەورامی تۆمار کردووە و داوای قەرەبووی 1 ملیار و 500 میلیۆن دلار دەکات. لە پێی راپۆرتەکە سکاڵای کۆمپانیای دیناستی دژی حکوومەتی هەرێم دوای ئەوە هاتووە کە دوو بلۆکی نەوتی لە قەزای قەرداغ و ناحی سنگاو لە کۆمپانیای ڕیپسۆڵی ئیسپانی دەکردنەوە، بەڵام حکوومەتی هەرێم ڕێگری لە کارەکانی دەکات. ماڵپەڕی ئۆیل پرایس ئەوەش دەخاتە ڕوو بۆ واژۆکردنی ڕێکەوتنی نێوان کۆمپانیای دیناستی و ڕیسپۆڵی ئیسپانی. ئاشتی هەورامی داوای کردووە بڕێک پارە بە حکوومەتی هەرێم بدرێت و خۆشی قازانجی لە سەدا 20 بۆ لە سەدا 30 ڕێکەوتنەکەی پێ بدرێت، بەڵام دیناستی ڕەتی کردوتەوە. لە ڕوونکردنەوەیەکیشدا ئەحمەد موسا ڕاوێژکاری گەشەپێدان و توێژینەوەکان لە عێراق ڕایگەیاند حکوومەتی هەرێم با بڕی 1 ملیار و 500 میلیۆن دلار غەرامە دەکرێت. ئەحمەد موسا باس لەوەش دەکات سکاڵای دیناستی تایبەتە بۆ ڕێکەوتنامەی کڕین و فرۆشتن کە پەیوەندی بە گرێبەستەکانی بەرهەمهێنانی نەوتەوە لە کێڵگەکانی کەیسینۆی تۆپخانە و کەیچلوچواری کوردەمیر لە هەرێمی کوردستانەوە هەیە. دادگا بەریتانیەکەش 21 ڕۆژی بۆ حکوومەتی هەرێم و ئاشتی هەورامی دیاری کردووە بۆ ئەوەی ڕوونکردنەوەیان بۆ بنێرن و هەڵوێستی خۆیان ڕابگەێنن. راپۆرتەکەی ماڵپەڕی ئۆیل پرایسەوەشی ئاشکرا کردووە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هەڕەشەی ئەوەی لە نوێنەری کۆمپانیای دیناستی لە هەرێم کردووە ئەگەر لەو ڕێکەوتن و گرێبەستانە نەکشێنەوە ئەوە جارێکی دیکە ڕێگەی پێنادات پێ بخاتە هەرێمی کوردستانەوە. سکاڵای کۆمپانیای دیناستی دژی حکوومەتی هەرێم لە کاتێکدایە پێشتریش لە ساڵی 2007 کۆمپانیای داناغاز و ئاوبەشەکانی لە دادگای لەندەن 2 ملیار و 200 میلیۆن دلاریان لە حکوومەتی هەرێم بردەوە. ئەمە جگەلەوەی وەزارەتی نەوتی عێراق لە دادگای فیدراڵی لەسەر فرۆشتنی نەوت سکاڵای تۆمار کرد. لە هەمان کاتیشدا حکوومەتی عێراق لە دادگای پاریس لە سەر فرۆشتنی نەوتی هەرێم سکاڵای لەسەر تورکیا تۆمار کردووە و داوای قەرەبووی 26 ملیار دلار دەکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕە سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن. سوپاس بۆ ئامادەبوونتان کاک بەهرۆز جعفەرەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە تۆمارکردنی ئەو سکاڵایەکی نوێ کە لەسەر حکوومەتی هەرێم لە دادگایەکی بەڕێتانی تۆمارکراوەکردنەوەی بەڕێزت بۆ ئەم سکاڵایەتی. سوپاس بۆم دەرفەتە حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا نزیکەی زیاتر لە 52 گرێبەستی لەگەڵ 52 کۆمپانیای نەوتیدا هەیە لە زیاتر لە 27 وڵاتی دنیاوە هاتوون. خۆی بە شێوەیەکی ستاندەر ئێمە 4 جۆر لە گرێبەستی نەوتیمان هەیە، بەڵام 2 جۆریان زۆر باوە ئێستا لە جیهاندا کە زێرڤس کۆنتراکت واتە حقوقی خدمەیان خزمەتگوزاری یا لەگەڵ گرێبەستی بەشداری و بە بەرهەمهێنان کە پرۆدەکتین شێرین کۆنتراکتەکە. حکوومەتی هەرێم زۆرینەی هەرە گرێبەستەکانیان نتوانین بڵێن داناغازی لێ دەرچێت و گرێبەستە نەوتەکانی لەسەر شێوازی PSC واتە پرۆدەکتین شێرین کۆنتراکت گرێبەستی بەشداری و بەرهێنان. ئەم گرێبەستەش لەگەڵ کۆمپانیای دیناستی و کە چەند سەب کۆنتراکتێکیان هەیە ژمارەیەک هاوبەشیان هەیە لەگەڵ لەسەر کێڵگەی تۆپخانە و کوردەمیر کراوە کە بە پێی زانیاریەکانی ئۆیل پرایس 2.7 ملیار بەرمیل نەوت لەو کێڵگەیەدا هەیە. دیارە زۆربەی
ئێستا دێمە سەر وەڵام دانەوەی پرسیارەکەی جەناب دقیقەن زۆربەی ئەو کۆمپانیانەی کە نەک ئێستا لە 2016 شادان ئاغاز و لە پترۆلێم کۆمپانیەکانی دیکە شکاتیان لە حکوومەتی هەرێم کردووە لە نیویۆرک و لە لەندەن و لە چەند دادگایەکی دیکەش زۆربەی ئەو کۆمپانیانەی کە شەکوا لەسەر حکوومەتی هەرێم تۆمار ئەکەن ناوڕۆکی شەکواکان بریتێ لەوەی کە زۆر جار حکوومەتی هەرێم یان خاڵی سەرشی لەوێدا شایستە دارایەکانی پێنەداون بۆ منە بەپێی گرێبەستی بەشداریەوە بەرهێنان دوایی دێنە سەر پێناسەی گرێبەست و گرێبەست بۆچی ئەکرێن ئەم شێوازە لە گرێبەست بەڵام بەپێی گرێبەستەکە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لە دوای دیسکەڤەری لە دوای دۆزینەوە و گەڕان و پشکنین کە زۆر جار بۆ ماوەی 2 ساڵیان زیاترەدا بە کۆمپانیاکە پێویستە حکوومەتی هەرێم بتوانێت شایستە دارایەکان با بە کۆمپانیاکە یەکێک لە سیفاتە باشەکانی ئەم گرێبەستەیانەی کە حکوومەتی هەرێم هەڵی بژاردوو بۆ مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیا فرارەگەزەکانە ئەوەیە کە حکوومەتی هەرێم هیچ شایستە هیچ ئەرکێکی دارایی یاخود مجازەفەیەکی دارایی ناکەوێتە ئەستۆ تاوکو کۆمپانیاکە نەوت لە کێڵگەکەیە ئادۆزێتەوە دوای ئەوە حکوومەت کە دەست بە تەداخلاتە کات و ئیتر بازجێت و جۆرەها بازجێتەوەوانە بەڵام بەنسبەت ئەم کۆمپانیای ئەم کۆمپانیایی کە ئێستا شکاتی لە حکوومەتی هەرێم کردووە لە لەندەن جارە لە پێی هەر گرێبەستێک کە ئەکرێ لە نێوان دوو لایەندا بە تایبەتی لە عقودی دووەلیە ئەوەیە کە لایەنێک ئاربیتریشن واتە لایەنێک بۆ تەحکیم دیاری ئەکرێت زۆر جار لە محکمەیەکی بۆ نمونە لە لەندەن ڕێکوتن ئەو محکمانەی کە کوالیتێکی بەرزیان هەیە لە دنیا لەو شوێنانە شکات ئەکریا خودوەکو لایەنێک بۆ لیژنەی تەحکیمەوە کرێم کۆمپانیا چۆ لە دادگای شاهانەی بەریتانی شکاتی کردو لە حکوومەتی هەرێم لەسەرەوەی کە هەم شایستەی دارایی وەرنەگردووە و هەم ئیلیگەڵ پەیمێن هەندێک جار وەکو کوردی خۆمانەڵی گەڕی بارەتری پیاکراوە لەسەر ئەمە بووە بەڵام ئەوەی کە من لەم ئەم راپۆرتەی ئۆیل پرایسە تۆزێک گومانم بۆ دروست بوو کە ێوارش گومانەکە ئەوەیە یەکەم لە ناو راپۆرتەکەیە کە ئۆیل پرایس بڵاوی کردوەوە چەند جارێک گەڵێ سەرچاوێکی نەزانراو سەرچاوێکی نەزانراو ئەمەی ئەوەی کردو ئۆیل پرایس لەو ناوەندە گرنگانەیە کە لە مەجای وزەدا ئیشەکات بەگاڵتەشت بڵاو ناکاتەوە ناوەندێکی معتەبەر و کریدە بڵە ئەمە یەک دوو هەم چەند لایەنێکی کوردی حیزبی ئەمنی لە ناوەم راپۆرتیان ناوێن هاتووە سێهەم بۆ یەکەم جارە کورد سەب کۆنتراکەتیان هاوبەش بێ لەگەڵ کۆمپانیایەکی نێودەوڵەتیا و بەوە ئەچێت مەسەلەن یعنی نوعێک لە گەمەی ناوخۆی یان گەمەی تەکەتولات یان بینی حیزبەکانیان ناوخۆی حکوومەتی هەرێم یا ئەم لاولای تێکەوت سپاس دەکەم کاک محەممەد جەنابشت بەخێر بی سەبارەت بەو کۆمپانیای کە سکاڵای تۆبار کردووە بە دیاریکراوی لە کام کێڵگە کار دەکە یا خودم کۆمپانیایکی کوردیە یاخود مەسەن لێرە هاوبەشیە لە هەرێمی کوردستان ئەم کەیسە و سکاڵاکەی ئەم کەیسە لەسەر کێڵگەکانی کوردەمیر و تۆپخانەیە و بەدەحتید ئەم کێڵگانە دراوە بە کۆمپانیایکی ئیسپانی ڕاپسەڵ ئەوەی کە لە راپۆرتەکە هاتووە بە پێ راپۆرتەکە کۆمپانیا ئیسپانیەکە پشکەکانی خۆی فرۆشتووەتە داینەستی پەترۆلیۆم کۆمپانیایکی نێودەوڵەتیە ئەم کۆمپانیای نێودەوڵەتیە لەگەڵ دوو کۆمپانیایی لۆکاڵی هەرێمی کوردستان تایگەرس و کۆمپانیای باشووری کوردستانیان ناوە ویستویانە دەست بکەن بە پەرەپێدان و بەرهەمهێنان لە کێڵگەنەوتەکانە لە کوردەمیر و لە تۆپخانە بەڵام حکوومەتی هەرێم ڕێگەی نەداوە دەست بکەن بە ئیشکردن بۆ ڕێگەی نەداوە بە پێی ئەو کەیسی سکاڵاکەیان و بە پێی ئەو راپۆرتێش لە ئۆیل پرایس بڵاو بۆ تۆ لە کاتێکا کە کۆمپانیایەک پشکەکانی خۆی ئەفرۆشیە بە کۆمپانیایەکی تر پێویستە موافقەی هەرێمی کوردستان وەربگرێ هەرێم ئەم موافقەی نەداوە تا ئێستا ئیتر وەکەوەی لە راپۆرتەکە هاتووە ئەم کۆمپانیانە ئەڵێن داوای پارەمان لێکراوە بە نایاساوی ئێمە پارەمان نەداوە بۆیە موافقەکەمان پێ نەدراوە بەڵام ئێمە نازانین ئایا ئەمە ڕاستە یا ڕاستیخۆشی ڕوونکردنەوەی نەداوە هێشتا لێدوانی حکوومەتی هەرێممان نەبیستکردنەوەی ئەم راپۆرت ڕاست هێشتا لێدوانی حکوومەتی هەرێممان نەبیستوە لەسەر ئەم کەیسە وە سکاڵاکە تازەیە و هێشتا نازانین ئایا معنای چی داوای پارەیان لێکراوە ئایا ئەم پارە بۆ ئەوەی ئەو بەخشینانەیە کە ئەبێ کۆمپانیا نەوتەکان بە پێ قانونی هەرێم بیدەن بۆ بواری ژینگە بۆ بواری دروستکردنی توانای مرۆیی لە کەرتی نەوتا یاخود بۆ مەجای یارمەتیدان و ئاوادانکردنەوە یاخود فعلەن ئەم پارە وەکو بەرتی لە گلیان داوا کراوە هێشتا ئێمە نازانین بەڵام لە راپۆرتەکەدا بۆ نمونەوەزیری ساونە سوشتەکان تۆمەتبار دەکا بەوەی کە ینی داوای کرد لە کۆمپانیەکە بڕێک پارەیان پێ بدات نازانم لە سەدا 30 بۆ
20 بۆ 30 بەهای گرێبەستەکە بدرێت بە ئەوە تۆمەتباری دەکات. راپۆرتەکە ئەڵێ لە ساڵانی پێشترا کاتێککە گرێبستی لەم جۆرە لەگەڵ کۆمپانیای نێودەوڵەتی نەوتیەکانە دەکرا کۆمپانیەکان ئیجبارەکران بە بەهای 20 تا 30 کۆی گشتی نرخی عقدەکە پارەی عقدەکە بدەن بە لایەنی هەرێمی کوردستان ئیتر بۆ ئەو بوارانەی ئایا بۆ بواری ژینگەیە بۆ بواری بەرپرسیارەتی کۆمەڵایەتە یان بۆ چ بوارێکی ئاوادان کردو ئەوەی تهدید نەکرد بەس ئەڵێ پارەکە بدرێ بە لایەنی هەرێمی کوردستان ئەڵێ بەڵام لەم ساڵانەی ئەخیرا ئەم بڕەپارەیە تەواو کەم کراوەتەوە ناڵە چەند کەم کراتەوە چۆن کەم کراوەوە کە پێشتر خۆتان لە ناوەندی عێراقی ئیشتانە سەرکەی سینە و تێرەی عێراقیش کردووە ئەم حاڵەتە هەستان پێکردووە لە گرێبەستەکانی تریش بۆ بەرپرس داوای پشت بکات بۆ نمونەوە زیر داوای پشت بکات لە گرێبەستە نەوتیەکان. مەسلەی داوای پشتکردن بەداخەوەی سێ بۆتە دیاردەیەکی فرە باو لە عێراق و کوردستانە ئێستا هەنێ جاروای لاتەوە تۆ ئەگەر کەسێک نێرگە لە خانەیەکیش داانێت و ئەی کاتۆ داوای پشکیلیەکەن یا هەراسانیەکەن بۆ ئەوەی کەسێک شەریکی خۆی بکەن نەوەکو ئەوەی عقدێکی نەوتی لە کێڵگەیەکی وەکو کوردەمیریا تۆپخانە ئەنی مەسلەی ئەمە زۆر ئەوتراوە و زۆریش دەوترێ ینی لە میدیای عێراقی و کوردستانیش هەزاران راپۆرتەیە باسی ئەوە کاکە چۆن مەسئولەکان و وەزیرەکان و بەرپرسە باڵاکان ئەگەر پشکی خۆیان یا کۆمپانیەکانی نزیک لە خوانیتانە بێ نایڵن کەس ئیش و کار ڕای ببێ لەو مەجاالەی کە ئەوان تا بەرپرسن ینی شت زۆرە لەسەر ئەمە بەڵام ئەمە قسەی گشتێت تا ئەو وەختەی ئێمە ئەگەر کە بین ئەم نقطەیە ورد بکەینەوە لە ناو ئەم کەیساکە هەیە لە کەسەکانی تریەوە بەدی کراوە بوون ئەکید ئەوە دیاردەیەکی باوە بەداخەوە ئەوە وای کردو عێراق بێتەیەکێ لە وڵاتە هەرە گەندەڵەکانی دنیاوە ئەکید کوردستانیش پشکی شێری هەیە لەم گەندەڵیە ئەنی کەسداری لەوە نییە کە حەجمی گەندەڵی چەند گەورەیە لە کوردستان و عێراقا کەسداری لەوە نییە کە کەس ناڵن کەس هیچ ئیشێک بکات لە عێراق و کوردستانە ئەگەر پشتی مەسئولێکیتانە بێن بەستم ئیشی بازرگانی گەورەی کە لە گرێبەستەکانی ئێستا بۆ نمونە زۆر جار قسە لەسەرەوە دەکرێت کە داهاتی نەوت بۆ نمونە دیار نیە لە هەرێم ئەنی لە گرێبەستەکانیش دووبارە لە کاتی ئەنجامدانی گرێبەستەکانی شەر گەندەڵی و بەهادەردانی سامانی زۆر هەیە لەگەڵ کۆمپانیەکان کەشەوەی گرێبەستەکانیش ینی خەڵک نایبینێ ینی بۆ نۆک و تەلەڤیزیۆنەکەی جەنابتان بەیانی بچن بگەڕێن بە بزانە ئایا لە دوای ساڵی 2010 دەرفەتە هیچ کام لەو گرێبەستە نەوتیانە ببینین کە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکانی لە وڵاتانی تریژەوەنی خەڵک گرێبەستی نەوتی نەبینێت نا ئەکید شتیوانە هەموو شتێک ینی هەموو عقدێکی بازرگانی ئەبێ بە فەرمی تۆمار بکرێت لە هەر وڵاتێکی دنیا کە ئەکرێت چونکە ئەبێ مەسلەی باجی تایە مەسلەی حساباتی تریابووری تایە ئەمە بەس لە کوردستان و عێراق بە تایبەتی بەس لە کوردستان لە عێراق شاوانە لە عێراقیش باشتر ینی ئاستی شەفافێت لە کەرتی نەوتی عێراقا دەیان جار باشترە لە ئاستی شەفافێت لە کەرتی نەوتی کوردستانە آخر جار کە چەند گرێبەستێکی نەوتی هەرێمی کوردستان بڵاو کراوەوە ئەوە بۆ ساڵی 2010 لە سەردەمی کابینەکەی بەرهەم ساڵحا لەسەر وەبسایتی حکوومەت نزیکەی چل گرێبەستی نەوتی بڵاو کرایەوە ئێستا ئەوەش نەماوە لە دوای ئەوە 30 تا 40 گرێبەستی تری نەوتی واژۆ کراوە لە بینی هەرێم و کۆمپانیا نەوتە جیهانیەکانە هیچی کەس نازانێت چۆنە کەس نازانێت وردەکاریەکانی چییە لەسەر چی ڕێکەوتن و تەفاسیل چییە بەرپرسیارەتی ئەم کۆمپانیانە چییە و هیداینی حکوومەت چییە و چەند پارە وەرگیراوە وەکو پێشەکی و بۆ خزمەت گوزاری ئەوەی لە کوردستانە پێڵەن شیرینی نەوت تەڵەن بەس لە ناو کووردا ئەم مستەڵەحە هەیە شیرینی نەوت شتێک نییە لە دنیای ناوی شیرینی نەوتە کۆمەڵێک پەیمێنتە کۆمەڵێک پارەیە وەکو بەخشین کۆمپانیەکانە دەن وەکو بەرپرسیارەتی ژینگە بۆ چاکردنی ژینگە بۆ پاراستنی ژینگە یاخود وەکو لە هەرێمی کوردستانە بە پێی یاسایی گرێبەستنەوتەکان تهدید کراوە بۆ پەرەپێدانی توانای مرۆیی لە کەرتی نەوتە. سپاس دەکەم کاک بەهرۆز گرم و لای بەرزت دوای لەسەر گرێبەستەکان زیاد قسە دەکەین بەس بۆچی بۆ پەنا دەبێتە بەردادگەی شانەی لەندەن پێشتریش داناغاز لە کێڵگەکانی غازی چەمچەماڵ کە سکاڵای سەر حکوومەت هەرێم تۆمار کرد کە زیاتر لە 2 میلیارد دۆلاری بردەوە پەنای بێتەر بۆ دادگای شاهانەی لەندەن بۆچی ئەم دادگەیە خۆی لە واقعدا هەر کەسەوە بە پێی جۆرێک لێکیاتەوە بەڵامانێک کە شارەزای عقودی نەفتین یان گرێبەستە نێودەوڵەتەکانن یان قانونی تیجارین بەگشتی عادەتەن ئەنیستا ئەگەر ئێمە سێرچە بکەین بۆ دادگای شاهانەی لەندەن یان هەر بۆ دادگاکانی بەریتانیا بەگشتی لە هەرە بە سومعەترین دادگاکانی جیهانن یعنی وەکو پێشتیش ڕەنگە باسمان کردبێ لەم بەرنامەیە کاتێکە کەیسەکە دەبێت بە کەیسی نەوت و پارە ئیتر یعنی
چۆنەڵی دادگا و ئەو شتانە لە جیهانە خۆی مەسەلەکە مەسلەی هێزە مەسلەی پاوەرە مەسلەی بەدەزێنانی هێزە هێزیش پارش یان نەوتیش بەشێکی گرنگە لە هێز و خۆشتان نەزانن ناکۆشێ نێو دەوڵەتەکان ئێستا لەسەر مەسلەی کۆنتترۆلکردنی سەرچاوەکانی وزن لە جیهاندا و 100 ساڵی ئایندش بۆیە کاتێکە دێتەسەرەوە زۆر جار عقودەکان بای 10 میلیارد دلارن ینی ئەمە بە 10 میلیارد دلار شت ئەکرێت لە جیهانە بۆیە دوو لاکە ڕێک ئەکەون دوو تەرەف کرد لە عقودی نەوتیاوەکو باسم کرد ئاربیتریشن یان تحکیمێک دیارەکەن لە بینی خۆیاندا ئەگەر مەسەن لایەکیان سەرپێچی لەم گرێبەستەیە کرد پەنا بەرنەبەرچۆ بەپێی گرێبەستەکە ڕەنگە دیاری ئەکرێمەیەکێکە لە شێوازەکانی مەسەن پەنابێنە بەر دادگای لەندەن هەندە جار و دادگایانش پشکیان هەیە مەسەن ڕەوەچێت ئەوە هەبێ بەڵام ئەمە لە لایەکی تر لایەکی دیکەش هەر خۆی لەندەن ئەمە هۆکارە ڕیسیەکەی بوو ینی نابێت تێکەڵ بەشتی دیکەی بکەین لەندەنیش بۆ خۆی بۆرسەی لەندەن ینی لە مەسەلەی مامەڵە نەوتیەکان و مامەڵە دایرایەکانە بۆرسەی لەندەن بازاڕێکە ینی سۆڕی دراوی زۆر بە خێرایی تێدا ینی شکل لە بازاڕە بۆرسە چالاکەکانی دنیا کە مەسەرەن نەوت بەرامبەر بە دۆلار یان ڕۆتێشنی پارە لە ناو بۆرسەیە لەوێ گرنگە خاڵێکی دیکە زۆر زۆر گرنگە مەسلەی لۆبیکردنە بۆ کەیسی نەوت لۆبیکردنە بۆ بانقەکان حتا لەندەن نێشێکە لەو شوێنانەی کە ئاستێکی سەقافی کەلتوری سیاسی چزانم ئەمنی گرنگی هەیە یان تاریخێک و حەزارەتێکی هەیە لەوەیان باگراوندێکی بەهێزی هەیە لۆبیکردن لە لەندەنا زۆر زۆر گرنگە بۆ نە زۆر جار ڕێکخراوێکە لە عێراق ڕەجستەری کردویان ئێستا ینی ڕێکخراو هەیە لە عێراقا ئینستیتوتێکی تەزیل کردووە لە لەندەن بەڵام لە عێراقایشەکان دەچێت وەزیری نەوت بانگێشتەکە لۆگۆکەی خۆی داناوە لە لەندەن و بڕێکی زۆر پارەش لە وەزیری نەوت وەرئەگرێت و وایە ئەمە بانگی کردووە لە لەندەن کۆنفرانسی نەوتی عێراقی هەیە ئەگەر ملاحەزە کردبی هەموو ساڵێک کۆنفرانسی ئێستا ئەم ساڵشی کوردستانیش بامان شێوە بەشداریان کرد کۆنفرانسی ساڵانەی نەوتی عێراق زۆربەی کات لە لەندەن ئەکرێت خاڵێکی دیکەش هەر لەندەن ئێستا تەسەورەکەم لە ڕووی سیاسیشەوە بێت کەوشەکانی هەرکێشێت و جارێکی دیکە بگەڕێتەوە بۆم ناوچەیە وەکو نوعێک لە وەرەسایە وەکو وەرسێک سەیریە منتیقاکە بەڵام بەگشتی هۆکارە سەرەکەی لە عقودەی نەوتیا ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بۆم باس کرد چی بەسەردێ هەمان چارنووسی بۆ نەسکاڵەکەی داناغاسی دەبێت ئەوەی کە حکوومەت یێرم 2 میلیارد دلاری دۆڕان ئێمە دەبێت لەسەر بنەمایە قسە بکەین ڕاستەکە من سەرتاش باسم کرد ئەم راپۆرتەی ئۆیل پرایس بڵاوی کردوتەوە من زۆر گومانم لێ هەیە و کۆڵێ باوەڕێکی ئەو تۆم پێی نییە چووکە یعنی هەم سەرچاوەکانی نەزانراوە زۆر باسی دو سێ شوێنە باسی لەوە کردو کە سەرچاوێکی نەزانراو یاخود خوازرا و ئەم شتانەی بۆ ڕهین کردنوانە لە ئیشێ و خەڵکانە چێکە بیانێ لۆبی بکەن لە ناوەندە گرنگەکانە ئەمە یەک دووەم هێشتا شتەکە سەرەتا ئێمە ڕای حکوومەت یاریێم و ڕوونکردنی حکوومەت یاریێمیشمان نبینیوە لە بەڵام 21 ڕۆژی تاریک و دادگا کە باس لەوەکە کە 21 ڕۆژ حکوومەت یاریێم لەوە خۆی خاڵی هەرە سەرنجڕاکێژینیا و ئەم راپۆرتەی ئۆیل پرایس ئەوەیە شتێکی پێڵن ستاندەرد پوچاس ئەنسیل ئەگریمنت واتە شێوازی ڕێکەوتن بە شێوە ستانداردەکەی بۆ کڕین و فرۆشتنی نەوت ینی ئەم کۆمپانیایەکی لەمێتدەواتە سنووردارە کۆمپانیایەکی سنوورداری واری بازرگانی نەوتە کڕین و فرۆشتن نەبە پرۆسەی نەوتەوە ئەم کۆمپانیا ئەوەیە بەڵام ئەمانڵێ ئیجباریان کردین بەم سپای پێڵێن لەمەیان مەسەلەن ئێمە بکشینەوە مەسەلەن هەڕەشیان لە ڕێکەوتنەکە بکشێنەوە بەڵێ لەوە بکشێنەوە ئەو ڕێکەوتنە بکشێنەوە بەو نەوە تەعاملە لەگەڵا کردووە ئەکرێمە لە زمینیان بەرنامەیە من پێم باشە زیاتر باز لە ئایندەی ململانەکانی نێوان هەرێم و حکوومەتی مەرکەزی بکەین لەسەر ئاستی بەرەمێنانی نەودلاری کوردستانە تەزدیرکردنی نەوت لە مستەقبەلە ئەم ناخۆشیانە بەرەو چۆچن من پێم وایەتر لەم بەرنامەوە بەس سەبارەت بە مەسلەی ئەو 52 گرێبەستی کە بەڕێزت وتت کراون وتت گرێبەستەکان جۆری هاوبەشە ینی بۆ نمونە ئەوەی جیازە لەگەڵەوەی عێراق ئەگەر هاوبەشە مەسەلەن لایەنە باش و خراپەکانی چین کە ئێستا هەرێم کردو ئەوەی لەگەڵ ئەو کۆمپانیا شەر هاوبەشە بۆ ئەوەی تۆزێک بە زمانی بینەریش یعنی ئەوە قسە بکەین ئێستا بۆ نمونە لە ناو ئەم ستۆدیۆیە یان لەم منتیقەیە 20,000 بەرمیل نەوت لە ژێر زەویە هەیە نرخی یەک بەرمیل نەوت $100 کەواتە ئێمە داهاتی ئەم نەوتە بۆ 2 میلیۆن دلارمان دەسەکەوێت بەڵام چۆن ئەم 2 میلیۆن دلارە بەدیدیە مەسەن 20,000 بەرمیل نەوت لە ژێر زەویە نرخی بەرمیلێکیش $100 چۆن ئەمە بکەین بە 2 میلیۆن دلارەکە بەپێی گرێبەستی نەوتی واتە گرێبەستی نەوتی بریتە لە شێوازێک لە ڕێککەوتن کە تێدا پرۆسەکەی تیادا ڕوونکراوەتەوە پرۆسی کڕین و فرۆشتن و مامەڵەکردن بە کەیسی نەوتەوە و چۆن ئەم نەوتە لە ژێر زەویاوەمیە دەکە بێ بە
پارە لە بینی شەریکەکە و ئەوەیە بۆیە چوار جۆر گرێبەستمانێکە باسمان کرد هەرێمی کوردستان من پێم وایە شەفافێت لە گرێبەستەکەیانە بەڵام جۆری گرێبەستەکە و کوالتی گرێبەستەکە ئینسانی زۆر عاقڵ دیاری کردو بۆ هەرێمی کوردستان ئاکیدن چونکە هیچ هەرێمی کوردستان لە ڕووی تەکنیکی و هیچ شارەزایەکی هیچ کادرێکی ئەوتۆی پێشکەوتوی تەکنیکی بواری دەرێنانی نەوتی نییە درێڵینی نییە مەسەرەن ڕەنگە هەبێت تاکوتراوانە لەبەرەوە هەرێمی کوردستان خۆت زانین دوای پرۆسی ئازادی کە 2006 دەستی دا بەم پرۆسێ کەوتبوو بەسەر وەزعێکی تازەیە کە تووشی شۆک بوو کاوادری نەبوو بۆیە یەکێک لە باشەکانی ئەمە ئەوەیە کە هەرێمی کوردستان کاوادری خۆیدا بە کۆمپانیەکانی نەوت لەم شێوازە لە گرێبەستی نەوتی بەشداری و بەرهێنانە ئەوان مافی ئەوانیان لە گرێبەستەکەش دیاریکراوە مافی ئەوانە ترێنین واتە ڕایەنان بە کەوادری کوردی بکەن لە خاڵێکی دیکەی لە حکوومەت ئێرەم حەقی نییە بەسەر هیچ شتێکەوە تاوەکو کۆمپانیاکە دەست بە گەڕان و پشکنینەکە و هەموو کولفەکانەکە لەسەر کۆمپانیاکە واتە خاڵی سێهامیان لە پێم گرێبەستە حکوومەتی هەرێم خاوەنی شێلگەنەوتەکانەوە تا خاوەنی سەرەکی شێلگە ڕیسەکەی بە پێچوانەوە لە عقودی خدمەیە خزمەت گوزاریکە عقودی خدمێ لە حکوومەتی عراقی بەمەری کرد شێلگەکە بە تاواتی تەسنیم ئەو ناوچێت تەسنیم بە کۆمپانیاکە کات بەڵام خاڵی زۆر کێشەدار بە نسبەت ئێمە وەکرێت لەم بەرنامەیە زۆر باسیکن شتێکی پێڵەن کۆرپەرەی سۆشیال ڕسپۆنسیبڵتی هەموو کۆمپانیاکەیەتی نەوت بێیان نەوت نەبێت واتە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی هەر کۆمپانیاک دێتە ئێرە بۆ نمونە لە ناوچەی داناغازە من زۆر گرنگە ڕێگەم بێ ئەمە بۆ نمونە لە ناوچەی کۆرمۆرە کۆمپانیای داناغاز دەبێت لادێکەی ئێمە 56 شەهید و ئەنفالی هەیە باشە ناو لادێگان نەوت دەرهێنێت تا هێستا جادەیەکی چاک نەکردەوە بۆ لادێکە ئەمە کۆمپانیا کارڕێکات هەر وڵاتێک ئیشی ئەوە نییە ژینگە پیس بکات ئیشی ئەوە نییە هەر نەوت دەربێنێت و کاری سەرمایە گوزاری بکە وەکو بەرپرسیارەتێکی ئەخلاقی بە پێی گرێبەستی بەشداری و بەرهێنان پێویستە هەر کۆمپانیایەک لە 2.4 بۆ 4.8 واتە ئەگەر 100 میلیۆن دلار داهاتی کۆمپانیایەک بێ دەبێت 2 میلیۆن و 400 هزار دلار ساڵانە با بە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی نەخۆشخانە دروستکە یارمەتی تەلەسیما با ڕێگوبان بۆ لادێکان چاوکە بەڵام 2 ساڵە ماوەی 2 ساڵە بەرنامەی پترۆدۆلار پارەی پترۆدۆلار سەرف نەکراوە بۆ لادێکان نەبوو ناوچانە بە پارانە توانی هەر لادێ بکەی بە دووبەی بەڵام ئەوانەوەیان نەکردووە دوای قسە سەرەوەکانی پارەکاندا و بە حکومت نەیکردو دەگرم وڵای بەرز کاک محەممەد سەبارەت بە چارنووسی دۆسیێنەوەت بۆ نمونە لە ئەم سکاڵایی کە حکومەت ئێستا و کۆمپانیا تۆماریکردو لە لەندەن سکاڵای بۆ نمونە حکومەتی عێراقیمان هەیە لە پاریس کە لەسەر تورکیا تۆماریکردوای 26 میلیارد دلار دەکات سکاڵای دادگای فیدراڵیمان هەیە نی پێ دوای دۆسیێنەوت چی بەسەردێت لە نێوان ئەم هەموو سکاڵایەکی لەسەرنەوت هەیە وڵا ئەکید وەسعی نەوت لە هەرێمی کوردستانە و دۆسیەی نەوت ئێستا تووشی کۆمەڵەیە تەنگژە و قەیرانی گەورە بووە بە تایبەتی ئەوەی کە تۆ باست کرد ئەو کێشەکەی کە براوەتە ژووری بازرگانی پاریس ئەو هەڕەشێکی گەورەیە لەسەر کۆی گشتی سێکتەری نەوت لە هەرێمی کوردستانە چونکە ئەگەر بێت و عراقەکان لەوە کەیسەکە بەرنەوە ئەو کاتە حکوومەتی تورکیا ناچارەکەن پابند بێ بە نەتایجی حکومەکەەوە و بەوەش ئەو وەختە هەموو کە نەوتی هەرێمی کوردستان و بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان ئەکەوێتە ژێر ڕەحمەتی وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیای سۆمۆ آخر لێ بۆن لە پاریس مەترسیدارە بۆ هەرێم زۆر ئەوەی کە ئەمێ باسی ئەو بکەم بۆچی مەترسیدارە ئەو کە هەموو کەرتی نەوتی هەرێمی کوردستانەکەوێتە بەر ڕەحمەتی سۆمۆ و وەزارەتی نەوتی عێراقەوە هەتا آخر لێدوانیان وەزارەتی نەوتی عێراق ئەڵێ گرێبەستکردن لەگەڵ حکوومەتی هەرێما و هەموو گرێبەستەکانی هەرێمی کوردستان نایاساییە ئەوان هەناردەی نەوتی هەرێمی کوردستان وەکو بە قاچاقبردنی نەوت ئەبینن و دانی پیانانێن بۆیە ئەوە هەڕەشەیەکی جدیە بەڵام ئەمەی کە ئێستا ئەم کەیسەکە لە لەندەنە ئەمەش مشکلێکی ترەوەکو مشکلەکەی تری داناگاز ئاساییە کە تۆ عقدت هەبوو لەگەڵ 7 کۆمپانیا بۆ نمونە هەرێمی کوردستانی سەباسی وەکرێزدار لە 7 عقدیە لەگەڵ کۆمپانیای نەودەوڵەتیەکانە ئاساییە لە دوانسیانێکا تووشی کێشە ببیت و وەرە نتیجا هەرە بێ ئەم جۆرە دادگایانە کێشەکانی بۆ یەکلاکەنەوە بەڵام کێشەی هەرێمی کوردستان گەورەترە لەوەی کە تەنها کێشەی گرێبەستی شتی تەکنیکی هەبێ لەگەڵ ئەم کۆمپانیەکە کێشەکە بۆ نمونە ئەوەیە ینی تەبیعەتی ئابووری سیاسی هەرێمی کوردستان خراپ و غەڵەتە بە هەمان شێوەی عێراقیش بەڵام مۆزوعەکەمان هەرێمی کوردستانە کێشەکە ئەوەیە کە تۆ هەموو هێلکەکان و خستە سەبەتەی نەوتەوە کە نەوت تووشی کێشە بوو یەکسەر تۆ ڕەنگیان ئەپەڕێت و ئەپەشۆکێن لەبەرەوەی لە 1990 هەناردەکانی هەرێمی کوردستان و سەرچاوی داهاتی هەرێمی کوردستان ئێستا نەوتە ئۆکەی ئەوە ئەبێتە کێشە تۆ چیەکەی دوای ئەوە ینی مشکلەکە با بڵێن تەبیعەتی ئەو سیستەمە ئابووریەیە کە لە 20 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان ویستوێتی دروستی کا بۆ خۆی دروستی کردووە
کێشە هەر ئەوە نیە ئۆکەی ئەم گرێ بەستە گریمان ئەوە گەر بردیشیانەوە ملیارێک و 500 میلیۆن دلار لە هەرێمی کوردستان وەرەگرن ئەمە نابێت ئەمە دوای دنیانیە بۆ کەرتی نەوتی هەرێم بەڵام کە کەرتی نەوتی هەرێم تا ئەم دەقەش لەگەڵ بەغدا ساق و یەکلانە بۆ تۆ تا ئێستش هەر بەرمیلێک نەوتی هەرێمی کوردستان بە $10 هەرزانتر لە نرخی ستانداردی جیهانی ئەفرۆشتێ لەبەر ئەوەی ئەو کۆمپانیانەی کە ئەیکردن ئەو وڵات و دەستگایانەی کە ئەیکردن پێیان وایە ریسکی تایە پێیان وایە ئەمە بەکو نەوتێکی قاچاخۆین لە تەرەفی عێراقیەوە دیاری کراوە و ناوبراوە یا ئەبێ هەرزان فرۆشی کە یا مشتریت نییە لێت بکڕێ ینی زۆر مشکیلە هەیە کەواکە کەرتی نەوتی هەرێمی کوردستان تا ئەمڕۆ شەر بە سەقامگیری مابێتەوە بەشێکی علاقەی بە سیاسەتی ئیدارەدانین کەرتی نەوتی هەرۆمەوە هەیە ئەمەش هەر لە پەیوەندی ئاڵۆزیەکانی بینی هەولێر و بەغا هەر لەو کێشە هەڵواسراوانەی کە لە 15 ساڵی ڕابردووانە توانراوە چارەسەر بکرێ بەشێکی تری علاقەی بەوە هەیە کە تەبیعەتی سیاسەتی ئیدارەدانی نەوت لە هەرێمی کوردستانە بە جۆرێک نەبووە کە هاوتەبابێ لەگەڵ سیاسەتی نەوتی عێراقا و ئەمەش کێشەی قانونی و سیاسی بۆ دروست بووە لەلایەن سەرکردایەتی عێراق و وەزارەتی نەوتی عێراقەوە بینیمان بە لە 3 ساڵ کەشتەکانی ئەو کەشتیانی نەوتی هەرێمیان هەڵەگرنیان نەتوانی لە کەنارەکانی ئەمریکا بوەستن لە هەموو دنیا کڕیارێکیان دەست نەکەوت پێی بفرۆشن جگە لە ئیسرائیل ینی هەموو ئەم کێشانە وای کردووە کەرتی نەوتی هەرێمی کوردستان ناسەقامگیر بێ هەمیشە لەژێر ئەم هەڕەشە و مەترسیانە بێ و ئەوە نیشە با بڵێن هەستیار بێ بە کەیسێکی ئاوا یەکسەر ببێتە بابەتی میدیا و ببێتە بابەتی ینی ئاساییە زۆر وڵات و دەستگای تریش تووشی کەیسی ئاوا بوون بەڵام بۆ هیچ کەسێک بۆ هیچ لایەنێک بەقەدەر هەرێمی کوردستان هەستیاری نییە ئەم جۆرە کەیسانە لە دادگای نێودەوڵەتەکانە ئەمەش لەبەرەوەی تەبیعەتی و سیاسەتی ئیدارەدانی نەوت لە کوردستانە سیاسەتێکی ناسەقامگیرە و سیاسەتێکی پڕ ئیشکالێتە هەم لەو لایەنەوە کە هەموو کەناڵی هەناردەکردنی ئەو بۆڕەیە کە بە تورکیا تێپەڕێ هەم لەو لایەنەوە تا ئێستا هەموو کێشەکانی لەگەڵ بەغدا کێشە نەوتیەکانی بە تایبەتی وەکو خۆی ماوە چارەسەر نەکراوە و هەم لەو لایەنەوە کە ئابووری کوردستان خۆی بۆ خۆی ئابوووریەکی لە 1990 پشت بە نەوت بەستووە هیچی کەی نییە هەناردەی بکات جگە لە نەوت و تەنها سەرچاوەی داهاتی حکوومەت و کەرتی تایبەت و هەتا کەرتی ئەفو کەرتی گشتی و تەنان کەرتی تایبەتیش ئەمڕۆ پشت بەو پارە بەستێکە هەرێمی کوردستان لە نەوتەوە دەستێکە بێت بەڵێ بەس سوارت بەگرێ بەسێک کەوتت سیاسەتی نەوت لەگەڵ عێراقا جیاوازە لە چیدا جیاوازە بەڵام دوای ناوبڕەکە دەگرێن وڵاتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زرگوێز فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە کارگەی شربەتی خاڵقی کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000 هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەیتێک لە برنج بەڵام بژاردەی من
برنجی دۆلفینسیە بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر سەڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاک محەممەد سەبارەت بە وتت سیاست نێو تێرێم و عێراق جیاوازین لە چ ڕووێکەوە زۆر جیاوازیە جیاوازیە کێشەیە بۆ ئایندەی کەرتی نێو تێرێ لە ڕاستیە جیاوازن و ناکۆکیشن ناکۆکن ئەساسن لەسەر ئەوەی بەپێی لەگدانەوە و تەفسیری سەرکردە عێراقیەکان هەرێمی کوردستان مافی ئەوەی نییە نەوت هەناردە بکە نەوت کاڵایکی دادگای فدرالیش کەیسەکەی گلاکاتەوە ئێستا دوای کێشە دروست بێت ئێستا ئەو کەیسە لە دادگای فدراالیا و چاوەڕێ یەکلا بێتەوە بەڵام هێشتا یەکلا نەخراوە بە حساباتی ئەوان نابێ هەرێمی کوردستان نەوت هەناردە بکە ئەبێ دەسەڵاتی هەناردەکردنی نەوت بە تەحدید لای کۆمپانیای بە بازاڕیکردنی نەوتی عێراقۆ بێ ئەوەی پێ ئەڵێن سۆمۆ ئەمە لەمڕۆ لە ڕوویەکی تر ئەوان پێیان وایە هەرێمی کوردستان دیسانەوە دەسەڵاتی گرێبەست ئیمزاکردنیە دەسەڵاتی عقدکردنی نیە لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکانە بە پێچەوانەوە سەرکردایەتی هەرێم پێیان وایە ئەوان مافی عقدیان هەیە لەگەڵ کۆمپانیا جیهانیەکانە و مافی هەناردەکردنی نەوتیان هەیە تا ئێستا هەر ئەمە جیاوازیە لە کێشە بۆ ڕێکەوت هەرێم بەغدا دروستەکە و جیاواز سیاسی نیە ئێستا بەشێک لەو شتانەی کە ئەبێ هەرێم و بەغدا لە ڕۆژانی داهاتووە سەرکردایەتی هەردوو لە مناقەشەی بکەن و چارەسەری بکەن ئەم ناکۆکیانەیە خۆی کە ئەوترێ ناکۆکیەکانی هەولێر و بەغا ناکۆکیە نەوت و دارایەکان ناکۆکی لەسەر ناوچەجێ ناکۆکیەکان گەوهەری مشکیلەکە لایەنە دارایەکەش و هەر ناکۆکیە نەوتەکانە ئەمەیە ناکۆکیە نەوتەکان دەستوری عێراق بە شکڵێکی ئام ئەڵێ هەرێمەکان ئەتوانن وەبەرهێنان بکەن لە کێڵگەنەوتەکانی خۆیانە ئەمەی جێهێشتۆ بۆی بە یاسایەک تەحدید بکرێت کی ئەتوانێت چی بکە ناتوان یاسای نەوت و غاز بەڵام تا ئیسە بەهۆی ناوکۆکە سیاسەکانەوە دیسان ئەم یاسایش نەتوانراوە دەربڕێت سپاس دەکەم کاک بەهرۆز سەبارەت بۆی کە وتت کۆمپانیەکانی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی جێبەجێ بکەن بۆ نمونە بەس ئێستاون پارەی و بەرپرسیارەتی کۆمەڵایەتیانداوە کە دووسکی نەخۆشخانە و نازانم ڕێگەوبان و پارەی ژینگەی حکوومەت سەرفینەکەی خۆیان نایدە من پێم وایە ئێمە لەوەدا زۆر ینی گەشتبینم کە لە سەرۆکی حکوومەتەوە لە سەرۆکی حیزبێکی معارەزەوە لە بەندەوە لە جەنابتەوە هەممان کۆکین لەوەی کە دەبێویستم حکوومەتە چاکسازی بکات بە تایبەتی پێویستە کەرتی نەوت بە دامەزراوەیەکی نیشتیمانی بکات ئەمەیە ئەسڵی مەسەلە دامەزراوەی نیشتیمانی ینی بە پێی بەرنامەیەک پێ استراتیژیەکی حکومی نیشتیمانی بەڕێوە بچێت نەک بە پێی عەقڵی ئەم و ئەو لە هەندێک ناوچە هەندێک کێڵگەی نەوت بەرپرسی عشایری و پێشمەرگەی تەقاعود و خانوچین تەحکوم پێوگا ئەبێ ئەم لا دیوا لێ بکەی ئەبێ ئەم نەفرە تەعین بکەی ئەبێ ئەوە نەکەی ناکرێ ئەمە لەی شوێنێکی دنیایە نییە مەسەرەن بەرنامەی سیاسار کە جەناب بەرپرسیارەت بەڵام ئەو پەیوەندی بەوە نییە کە بەرپرسیارەتی کۆمەڵایەتیان جێبەجێ نەکرد بۆیە خەڵک داوا دەکات بۆ خەڵکی بۆ دابمەزرێنەوە پەیوەندی بە سەپاندنی خەڵک و ئیشەوە هەیە داوای ئیشەکات مەسەرەن من لە کۆمپانیا دانیشتوم لەگەڵ بەشی CSR ناوی کۆمپانیاکە باس ناکەم کابرای کاتۆ ژوور جلێکی کوردی لەبەرەوەی خوێنەواری نییە پێشمەرگەیەکی قەدیمی نازانم ئامیر لیوای تەقاعودە فێری CSR بوو دەبێ ئەمە بێت یانیان دێ وشەی ئینگلیزیە گوت بە ئەوە یعنی تووشی ئەوە بوونە خەڵک بەسەپێن بەسەریانە مەسەلەکە چییە بە پێی یاسام بە پێی گرێبەستەکە کە ئیمزاکرێت لە بینی کۆمپانیاکان نەگەرم کۆمپانیاکی واری جلو بەرگیش هەموو کۆمپانیا دەبێت زەڕی ببات باش بە ڕسومی هەیە بەڵام کۆمپانیای نەوتی من پێم وایە لە هەندێک ئارتیکڵا خودمە پێنج جۆر باش بات ئەمە جگەلەوە پارەی CSR هەندێک شتێ ئەومان بڕوو نەبووەوە خۆی زۆر شتێ بێ ڕوونی کەیتەوە ئەنجامە ئەوە بێت کات ئێمە بوتمان بە پێ گرێبەستەکە حکوومەت یێرە حەقینی ئاوا دانشێت تا 2 ساڵ کۆمپانیاکە نەوت و غازی دۆزیتەوە حکوومەت تەدەخولەکە دەست بە تەدەخولاتەکەات ئەو کاتە شتێکەیە پێڵەن تێکڕای قازانج بۆ نمونە ساڵانە 4 ملیۆن دلار 40 ملیۆن دلار تێکڕای قازانجە تێکڕای قازانج ینی تێکڕای قازان بەبێ لێدەرکردنیان دێک بەرپرسیارەتی ژینگەی و خراببوونی شێڵگەکان و چاکردن و مەساریفی دیکە کاوانی لێ دەرەکەی پێڵەن ڕبحی سافی واتە نێت پرۆفیت لە ڕبحی سافیەکە ئەمانەچەن لە ڕبحی سافیان دێجار پارەی CSRدن زۆر جار حکوومەتی هەرێم پارەی CSRەکە لای خۆی دانا نایدا بە شەریکاتەکان ئەلێ من خۆمەی دەم بە
خەڵک بە ڕێکخراوەکان و بە چاکردن نەخۆشخانەوە خۆشی چییە کات کۆمەڵ ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی دروستکردن هەیە هیچی نییە کابرا لە ئەڵمانیدان شۆ ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنیەکی تر ماهانە ملیۆنی دلاری هەیەاتە ئەمە داەتی بە ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی گوایە بۆ کەشە پێدانی کۆمەڵایەتم جان دێ بەرپرسی کورد لە ماوەی ساڵانی ڕابردووە ئەو بوجە و مساعداتە خارجیانی کە دێنە ناو عێراق بۆ ئاوادانکردنەوە ئەو پارانەشیان بردووە کە ئێستا ئەمریکا بە دوایانەوەیان کاتە لیستی ڕەشەوە جا ئەمە مۆزوعێکی تر نامێت تێکەکەم ئێستا بۆ نمونە کۆمپانیای داناغاز کە عقودەکەی عقودی خدمێ بەپێ ئەم کۆمپانیایە دەبێت بە پێی گرێبەستەکە پارەی پترۆدۆلار هەیە یەکەی دارەکان چۆرە قایمقامی چەمچەماڵ پرسە کتابی ڕسمی بووە تۆ بۆ نییە لە مۆلا مامەڵە لەگەڵ کۆمپانیا نەوتەکان بکەیت کە پێشتر قایمقامێت یەکە ئیدارەکان مامەڵیان هەبوو لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە بۆ هاوکاریکردنی زانکۆکان پەیمانگاکان نەخۆشخانەکان کەمە ئەندامان ژینگە لادیەکان من پێتەڵێم وەرە دەچنە سنووری ناحیە قادرکەرم بزانە چەند لادێ ڕێگەی بۆ چاکراوە چەند لادێ ئەوەی بۆکرە هێڵی وزەی ناحیە قارکەرم کە چێلگەی کۆرمۆرە هاتوۆتە شاری غازی چەمچەماڵەیە بۆ تەقتەق لە تەقتەقەوە بۆ خوڕمەڵە لە خوڕمەڵەوە بۆ فشقابورەگاتە دەریای ناوەڕاست بەڵام لادێکە لە ناوخۆیان ڕێگەکەی بۆ چاک ناکە کارەبای نییە کە هەموو ئەوانە منتیقی بەزبەر خەلەکە لە حکوومەت هەرێمیان لە کۆمپانیەکەی حکوومەتی هەرێم ئەگەر چاکسازی و چاودێری کێڵگەنەوتەکان نازانم ئێستا کێ حکوومەتی هەرێم لە سامانە سروشتەکان شێکا بە بەرپرسی سێکتەری کێڵگەنەوتەکان چکە خەلەلی ڕئیسی لە بەڕێوەبەرایەتی کێڵگەنەوتەکان و ناو سامانە سروشتەکانە چونکە چاودێری کێڵگەنەوتەکان ناکەن بۆ نمونە ئێستا لە گەنەڵ ئەنەرژی لە کێڵگەی تاقتەق ساڵی 2015 نزیکەی 150,000 بەرمیل نەوتی بەرهەمێنەوە بەڵام ئێستا بۆ نیوە کەمتر ئاستی بەرهەمێنان شد هەنی خزمەتی شێڵگەکەش ناکەن من ناچمەناو ئەمەوە من هیچێکی جیۆلۆجیە چکە اختصاسی قسەکردن و مەجای قسەکردنی من نییە بۆیە بۆکو مجمەلی کەلام بێڵێم ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە لۆبیکردنە لە کەرتی وزەی ئەمە دەبێت ناوەندی بۆ نمونە ئێستا من ناگەرەوە بڵێم دەبێت ئێمە من بەڕێوەبەری سەنتەرێکی تۆژینۆم لە دەریای ناوەڕاستە بۆ نمونە لە شوێنێکی دیکە دامان مەزران ئیش مەبەستم بۆ نێواسی دامەزراوەیە یان ناوەندێکی خۆمان بکەم مەبەستمەوەیە تۆ دەبێت کە ئەماکەی لە ڕێگەی شتێکی پێڵەن نەنستی تەکتەر مامۆستا ئازانێ واتە فاعلی غێردووەلی ئیمڕۆ بەس دەوڵەت بەس حکوومەتی هەرێم ناتوانێت پلەی کات و ئیشکار منیش ئەتوانم جەنابیش دەتوانی میدیاش ئەتوانێت ڕۆڵی هەبێت ناوەندێکی تۆژینەوە توانێت کۆنفرانسێکی نێودەوڵەتی بکات ڕای عامی عالەمی لەسەر کەسی نەوتی هەرێمی کوردستان بجوڵێنێ لە دەرەوە هیچ شتێکی شتێ ناچێت بۆ نەتکردووە بۆچی لێرەوەچی بۆ ئەمریکا 2 میلیۆن دلار دەی بە نووسەرێک لە بەروی پانێڵەکە بۆ بکە بۆ لێرە بەشدار نابی لەوەی کە دوو پێشتر کۆمەڵە خەڵکی زۆریان کڕیوە بۆی پارێنەوت لە بەرنامەی ئایندەیە جەنەراڵی خانەنیش ئەگەر لە کوردستان بم لەم بەرنامەی ئایندەیە ئەمە پەیپەرێکمان ئامادە کردو ساڵ و نوێک لەگەڵ مامۆستای من حوسێن والی لە زانکۆی چەرمۆ 127 سەرچاوەمانتیا بەکارهێناوە بە ئینگلیزی و بە کوردی چاپە بێ هیچی نە عەرەبیە نە کوردیە یەک سەرچاوە دەست ناکەوێت لەسەر کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان بەڵام هەموو سەرچاوانە بە ئینگلیش واتە لە ناوەندە معتەبەرەکان وەکو پەیمانگای ئۆکسفۆرد بۆ وزە وود مەکەنزی زۆر مەراکیزی دیکەی گەورە هاتوون لەسەر کێڵگە بە کێڵگەینەوتی هەرێمی کوردستان داتان هەیە باش بەس وتێت ینی لۆبی نیە بەڵام بازوەکە خەڵکی زۆر کردراوە بۆ جەنەراڵی خانەنشین بۆنە لە سوپاکانی مەزەرم ئەمریکا و مەسەلەن ڕەنگە وڵاتی تریش بۆی نەوتەوە ئەزای من لێرە وەکو بە حسێک وەکو لێکۆڵەری قساکەم من 12 ساڵ وەکو ڕەخنەگرێکی تون ناسراوم بەڵام لێرە وەکو بە حسێ قساکەم لەوەی کە من دەمەوێت بە هەرێمی کوردستان بڵێم هەرێمی کوردستان ئەگەرێ بێ بە ئەکتەر ئەگەرێ کەیسی نەوت بۆ هەموو کێشەوبەرەی کە مامۆساژ باسی کرد قسەی لەسەر بکات و قسەی جدی لەسەر بکات و هەمومان بتوانین قازانج بکەین لەوە چ حکوومەت چ لایەنە سیاسەکان چ خەڵکی کوردستانیش شیانەکەی شیانی ئاسایش هەرێمی کوردستانیش پارێزراوە بێ دەبێت یەک شتی گرنگ هەیە بیزانێت ئەوش ئەوێ ناسینی ئەکتەرە لە پەیوەندی نێودەوڵەتەکانە چکە ئەکتەر بەس حکوومەتی عێراقی نیە شەریکاتیش ئەکتەرە کسۆنۆبێڵ دەتوانێت دەورێکی گرنگ ببێنێت لە پەیوەندی نێودەوڵەتەکانە لۆبی بۆ قەزای کوردی بکات بەڵام بۆ لە کاتی ڕفراندۆمیسمان نەبین ئاخر لەبەرەوەی ئەو ناوەندانەمان نەبووە بۆ نمونە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە ئێمە لەگەڵ ناوەندی بڕیاریش لە ئەمان قسە کردووە ئەم شتانەمان باس کردووە هەرێمی کوردستان عجزی هێناوە لە دەرەوە لە فێڵدی نێودەوڵەتیا عجزی هێناوە نەیتوانیوە مێمە کە من ئێستا لە بەرنامەکەی جنابتا گوتم پێویستە کەرتینەوە بکرێ بە دامەزراوەیەکی نیشتیمانی دامەزراوەیەکی نیشتیمانی مامەڵی بەمەوە نەکردو تا لۆبی بۆ قەزای کوردی بکات لە دەرەوە و لە کێشەکانی لەگەڵ بەغا چارەسەر بکات کێشەکانی بەغا دوو هێندە و دەهێندی هەرێمی کوردستانیش قوڵن بەڵام دوجار بەغدا دەوڵەتە ئێمە دەوڵەت و شانێک نین مامەڵە بکەین لەگەڵ دەرەوەی خۆمان سپاسەکەم کاک محەممەد سەبارەت بە لۆبی
ینی زۆرێک لە لەوبی دروست نەکراوە بۆینەوە تۆ بەڵام خزمەتی بۆ نمونە حیزبێک یاخود دو حیزبی پێکراوی بە پارەی نەوت لە دەرۆنەک خزمەتی مثل قەزیە کوردیۆن ئەکید پارەی نەوت لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە زۆربەی وڵاتە نەوتیەکانی تریشیا بەکارهێنرێت بۆ لۆبیکردن بۆ طبقەی حاکم. ئیتر ئەم پارە هەنێجار لە واشنگتن خەرجەکرێ هەنێجار لە لەندەن و هەنێجار بۆ ئەو میدیانە خەرجەکرێکە لە ناوخۆی وڵاتەکانە لە کوردستانە و میدیامان زۆرەکە بەنەوت بەڕێوەچێ بەنەوت بە پارەی نەوت بەڕێوەچێ بۆ پارەی هەرێمی کوردستان هەمووی نەوتە پارەی عێراق هەمووی نەوتە ینی پێم وتی 1990 سەرچاوی داهاتی حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراقیش ئەو نەوتەیە ئەیفرۆشین تر هیچی کە نییە ینی پارەکە پارەی نەوتە ئەکید بەڵام تۆ بیهێنە بەرچاوی خۆت ینی لەوانەیە ئەو حاڵەتە لای ئێوەش ڕوویدا بێ کارمەندێک لای ئێوە ئیشی کردووە بە مانگی 500 دلار لە یەک ناکاتە لەو دەستگانەی کە بە پارەی تەبقەی دەسەڵاتداران پشتگیری ئەکرێ ڕۆشتۆ لێ بە 20 وەرەقە و 30 وەرەقە گرێبەستیان لەگەڵا کردووە سەرچاوی ئەم پارەی ئەو نەوتە کەواتە ئەمە ئەوە بڵێم پارەی نەوت بەکارهێنراوە لۆبیەکەیە بەڵام بۆ خزمەتی خەڵک بۆ لۆبیکردن بۆ خزمەتی کەیسێکی دیاریکراوە یاخود بۆ خزمەتی هێشتنەوەی چینێکی دەسڵاتدار بەکارهێناوە بۆ کڕینی ڕێی خەڵک بۆ کڕینی وجدانی خەڵک لە هەڵبژاردنەکانە بەکارهێنراوە لە دوای هەڵبژاردنەکان بەکارهێنراوە بۆ خستنە سەرسکەی کۆمەڵێکی زۆر ماشینی پرۆپاگەندا ئەمانەی کە هەوەسی هەر کەسێکیان بوو وەکو دێوی لەکەن هەوەسی هەر کەسێکیان بوو ئەیکەنە سەرکردەی نیشتمان پەرۆر و ئەمانە بەکارهێنراوە بۆ بڵاوکردنەوەی درۆ و دەلەسە و چاواشەکاری یعنی ڕۆژانە ئیبینی تۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە پەیجی سێبەر هەیە میدیای سێبەر هەیە نازانم هەموو خراپترین جۆری دام و دەستگای پرۆپاگەندە لە کوردستانە ئیشەکە خراپترین جۆری خراپترین مۆدێلی میدیا لە کوردستانە ئیشەکە هەمووی پارەی نەوتە جگە لە 2000 چ پارێکی ترێتە کوردستان ئەگەر نەوت نەبێت تەنەن ئەو پارەی داهاتش کە با بڵێن ماگانە حکوومەتی فیدراڵی عێراق ئەیا بە هەرێمی کوردستان دیسان پارەی نەوتە ینی لە بەغاو لە هەولێرش لە عێراق و لە کوردستانیش جگە لە نەوتی سەرچاوێکی تری دارایی نیە بەداخەوە باشە بەس سەبارەت بە مەسلەی زیانەکانی کەرتینەوە دەگەر بەم شێوە بەردام چکانێک پەرلەمانتاری عێراق باز دەکەن کە 7 میلیارد دلار لەو ساڵانەی کە هەرێم نەوت سەر بەخۆ دەفرۆش لە عێراق بۆ نمونەگەر نەوت نەفرۆشە داهاتە هەرێمەوە جگە لە زیانی مەسەلاوی کە بەسەر نەبوونی پرۆژەی خزمەتگوزاری و بۆ نمونە قەیرانی موچەهات پێ دوایە ئەگەر ڕێگەنەکەوین لەگەڵ عێراق زیانەکانی گەورەتر دەبێت یاخود دەتوانرێت بە چاکسازی دەرچێک دۆزرێتەوە بۆ ڕزگار بوون لەم قەیرانە ئەکید باشترین سیناریۆ حل بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش ئەوەیە کە بگەنە ڕێکەوتنێکی مامناوەندی کە بەرژەوەندی هەردوو لای تا پارێزراو بێ لانی کەم بۆ هەرێمی کوردستان نەجاتمان ببێت لەو هەرزان فرۆشکردنەی نەوت بەهۆی سکاڵاکانی حکوومەتی عێراق و ملاحەقەی قانونی حکوومەتی عێراقەوە وتم هەر بەرمی لە نەوتی هەرێمی کوردستان 10 دلار کەمتر لە نرخی ستانداردی جیهانیە لانی کەم نەجاتمان لەو هەرزان فرۆشیە بێ و لانی کەم تەفاومێکیش دروستە بێ لە بینی بەغاو هەولێرا بۆ پەرەپێدانی کێڵگە نەوتی و گازیەکانی کوردستان ئێمە هەر چاومان لە نەوتە بەڵام دەرفەت و فرسەتی گەشەکردنی گازی سروشتی لە کوردستانە لە ڕاستیا باشترە لە نەوت و ئەمە هەلی ئەوەش ئەدا کە گازی سروشتیمان زۆرە گازی سروشتی زۆرە بە تایبەتی لە حدودی لە هەموو کوردستانە هەیە بەڵام بەشی زۆری لە سنووری پارێزگای سلێمانیە و لە ئێستا عێراق تا ئێستا نەفرۆشراوە بڵێن نەخێر نەفرۆشراوە بۆ بەرهێنانی تیانەکراوە بەشێکی زۆر کەمی لە کۆرۆمۆن و لە چەمچەماڵەوەی داناگاز و شەریکەکانی ئیشی تیاکەن بەڵام بەگشتی تا ئێستا هەر لەژێر زەویە و هیچ نرخێکی توجاری نییە مهمی ئەمە لەوایە ئەو گازە سروشتە عێراق دەوڵەتی عێراق حکوومەتی عێراق پێویستی پێێت ئێستا عێراق بە پارەیەکی زۆر گران و خەیاڵی گاز سروشتی لە ئێرانە کڕێ بۆ ئەوەی مۆلیدەی کارەباکانی لە بەسرا و بەغا ئیش پێ بکە ئەو کاتە کە تۆ گاز و فرۆشت بە عێراق ئەمە پشت بە یەکبەستنی دوولایەنە دروسە بێت لە بینی هەولێر و بەغا ئەمە دەرفەتی ئاشتی دروسەکە دەرفەتی ئەو تەنگژە و گرژی مرملانیانە کەمەکاتەوە کە 15 ساڵە لە بینی هەولێر و بەغا هەیە ئەمە بڵێم ئەکرێف ئەو تەرکیزە زۆرەی کە تا ئێستا لەسەر نەوت هەبووە تۆزێک بگوازرێتەوە سەر گازی سروشتی ئەمە ئەمە سەرچاوێکی گەورەیە ئەکرێت سوودی لەوەر بگرێت خەڵک زیان گەندەڵی با بڵێن وەکو خۆرە وایە ئەنی پیسترین نەخۆشیە بۆ ڕێگردن لە گەشەی ئابووری بۆ هێنانەری سەقامگیری سیاسی بۆ پەرەپێدانی وڵات گومان لەوانە گەندەڵی لە هەر بوارێکا بکرێ زیانی گەورە هەیە بۆ بوارە ئەم باسی ئەوە ناکەن گەندەڵی بکریانەکە بەڵام باسی ئەوکە ئەمە
پۆتێنشاڵێکە ئەمە دەرفەتی گەشەکردنێکی گەورەیە. سپاس دەکەم کاک بەڕۆز کاتمان زۆر کەمەوە زووتت چاکسازی بکرێت لە بوارینەوە چاکسازیەک بکرێەوە ئەمە بۆ ڕزگاربوون لەو قەیرانە ئابووریش پێویستە لەگەڵ عێراق ڕێک بکەوین لەسەر مەسەلەی تەسلیم کرد 250,000 بەرمیلی ڕۆژانە لە واقعدا ئێستا تقریبان ئەتوانم بڵێم دەرفەتێکی ئەو تۆ نەماوەتەوە بە چاکسازی ینی دۆخکە زۆر بە پەلەتی ئەپەڕە دوو مانگێک پێش ئێستا من لەگەڵ وەزیری پێشترینەوە دانیشتێکمان هەبوو دوایی لە بەغا وەزیری پێشترینەوە دکتۆر براین بەحر العلوم و دواتریش وەزیری نەوت ئەو بۆ بیبیسیش بەمان شو مقابلەی کردبوو ئەو ئەڵێ ئەم سزانەی ئەمریکا کە سەپان دوێتی بەسەر ئێرانە ترسمان هەیە کە مەترسی بخاتە سەر هەناردەکردنی نەوت لە عێراقدا لە کاتێکدا پلانی حکوومەتی عێراقیەوەیە کە بۆ 2 ساڵی ئایندە 6 ملیۆن بەرمیل نەوت هەناردە بکات ئێستا هەناردەی ڕۆژانە لە 2019دا لە نێوان 3,570,000 بەرمیل بۆ 3,750,000 بەرمیل نەوتایە من لە جناب دەپرسم عێراق نەوت هەناردە ئەکا 2 ملیۆن و نیو بێوەژن و 6 ملیۆن مناڵی هەتی و 124 میلیارد دلاری قەرزار و دووەمی گەندەڵی لەسەر ئاستی جیهان و ئاسمانێکی بەرەڵای هەیە وڵاتێکە بەو شێوەیە پڕەتون توجی تایفی ئەگەر نەوت هەناردە نەکات چی ڕۆیە دەبێ هەرێمی کوردستان خۆمە حازرکەین بۆ ئەو ڕۆژەی کە بەسرە بڵێ من نەوت نایەن بە بەغا 2 ساڵە 4 ملیۆن هاوڵاتی لە بەسرە داوای ئاوی خواردنەوەکەن ئاوی خواردنەوەنی بە هاوکاری وڵاتێکی ئیقلیمی بەسرە بڵێ من ئیقلیمێک ڕاگەێنم خۆسە تاسەتی نەوتی عێراق لە ڕێگەی بەسرەوە هەنارداکرێت جا خاڵێکی دیکە گرنگە کە بۆ فدی دانوستانکار لەگەڵ بەغدایە هەتا ئێستا باس نەکراوە ئەوش ئەوەیە کە عێراق داواکە نەوتی هەرێمی کوردستان 250,000 ئەگەر چی بڕێکی زۆر کەمیشە لە ڕێگەی سۆمۆ فرۆشێ بەڵام ئێمە وەکو کورد تاوەکو ئێستا یەک فەرمانبەرمان لە سۆمۆیان نییە ئەگەر بۆ وەرگرتنی ئەزمونێکیش بێ یەک فەرمانبەر یەک مۆزەفی کورد لە سۆمۆیان نییە ئەمەش هەر گرنگە بکرێ بە خاڵێکی تر ئەوەیە کە بەشێکی گرنگی ئەم بەرنامەیەشی کە جنابش سازکراوە لەسەر و کۆمپانیای کە شکاتی لە حکوومەتی هەرێم کردو لە دادگای شاهانەی لەندەن مەسەلەی ئەوەیە هەموو ئەم کێشانە هەر جنابەت من ئەم شتەشم نەخوێندایەتەوە دەمزانم کۆمپانیا بۆیە شکاتی کردو چکە شایستەی دارایی پێنەدراوە یان چووکە ئیلیگەڵ پەیمەنت داوای پارەی ناشەرعی لێکراوە بۆی ئەمە ڕوونەدا دەبێت حکوومەتی هەرێم لە دانوستانە داوای دەستحەقی کۆمپانیەکان لە بەغدا بکاتەوە دانوستان سپاس دەکەم کاک محەممەد زۆر بە کوردی سەبارەت بووی کە ئێستا باز وەکە 360 میلیارد لە داهاتینەوت دێتە خەزێنی وەزارەتی دارایی بازۆک بە ناوی قەرزونیوی داهاتینەوت دیار نییە پێ دوایگە چاکسازیێک نەکرێت دۆخی موچە باشتر نابێت ئەکید چاکسازی زەرورە و حکوومەتی هەرێمی کوردستان سەرچاوی موچەیە لە کوردستانە بەتایبەتی موچەی کردی گشتی و ئەکی دەگەر چاکسازی نەکە هەم لە هەر دەقە و سانیەکە ئەگەری ئەوە هەیە تووشی قێران بێتەوە بۆ نمونە لە هەر کێشەیەکی سیاسیا لە بینی هەولێر و بەغدا ئەکرێت تووشی بودجەکەی تووشی کورتێنان بێت و پارەی ئەوەی پێ نەمێنێت کە موچەی کارمەندەکانی خۆی بە لە هەر ئاڵوگۆڕێکی نرخی نەوتە لە بازاڕە جیهانیەکانە کە ئەمەش بە هەموو دەقە و سانیە قابلی ئەوە هەیە بگۆڕێ ئەکرێ هەرێمی کوردستان تووشی قەیرانی دارایی بێتەوە لەبەرەوەی وەکووتمان بەشی هەرە زۆری سەرچاوەکانی داهاتی نەوتە بۆیە ئەبێ چاکسازی ئابووری بکە و ئەبێ سەرچاوەکانی دارایی و ئابووری خۆی هەمە ڕنگ بکەن سپاس بە وەرزان محەممەد حوسێن بەڕێوەبەری ناوەندی عێراقی بۆ لێکۆڵینەوە شکارە سیاسیەکان و بەهرۆز جعفەر سەرۆکی یونیڤەرسیتی مێدیتیانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی زۆر سپاس بە بینێرانی بەڕێز سپاس باوەکارانم تا بەرنامێکی دیکە خواتان